وەک سەرۆک وەزیران نەدەکرا ئەو بڕیارە نەدا. هەڵوێستەکەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت لەسەر بارودۆخی هەرێم هەرزوو کاردانەوەی لایەنەکانی لێکەوتەوە بەتایبەت لای بزوتنەوەی گۆڕان کە پشکی شێری پەیامەکە ئاڕاستەی ئەوان کراوە، بەڵام بڕیاری بەرپرسانە و میانە ڕەوانای زۆرینە سەرکەوت. لەبارەی هەڵوێستەکەی نێچیروان بارزانی لەسەر دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە کابینەی حکوومەت بزوتنەوەی گۆڕان دەڵێت باکیان لە حکوومەت نییە و دەتوانن ببنەوە بە ئۆپۆزیسیۆن. لە بریەوەی سەرۆکی حکوومەت خۆی دەست لە کار کێشێتەوە لەژێر ئەم هەموو فشار و هەموو قەیرانەیە دێ خەڵک دەرەکا بە شێوەی لە حکوومەت بە پیانە لە حکوومەت بەجێبێڵن بە شێوازێکی زۆر نایاسایی، چونکە لە ڕاستیە بە هیچ پێڕەو بە پێی هیچ ڕێسایەک بە پێی هیچ یاسایەک ئەو بۆی نییە وەزیر دەرکا. ئێمە وەک بزنەوەی گۆڕان هیچ باکمان نییە، توانین ببینەوە بۆ ئۆپۆزیسیۆنەکەی جاران زۆر سەربەرزانە. سەرۆکی حکوومەت دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان بە قۆناغی یەکەم ناو دەبات و دەژڵێت لە چەند هەفتەی داهاتوودا قۆناغی دووەم دەست پێ دەکات بەبێ ئەوەی وردەکاری قۆناغی دووەم ڕوون بکاتەوە، بەڵام لایەنەکان هەر لە ئێستاوە ترسی ئەویان هەیە حکوومەت هەڵوەشێتەوە و کابینەی نوێ پێک بهێنرێت کاوەش کێشەکان زیاتر بکات بۆ یەکێتی لە زاری بەرپرسە باڵاکانیەوە لەگەڵ بەردەوامبوونی حکوومەتدایە. پۆستەکانی هیچ لایەنێک پڕ ناکەینەوە و مەکانە و جێگەی خۆمان ئەپارێزین و لە هەمان کاتا داوەشمان کردووە کە بتوانین ئەم ماوەی کەماوە وەکو حکوومەتی بنکە فراوان تا هەڵبژاردننی داهاتوو یان هەڵبژاردننی پێش وەخێت هەر کەسا لە شوێنی لایەنە سیاسیەکان هەر یەکە و بە جۆرێک باز لە پەیامەکەی نێچیروان بارزانی دەکەن، بەڵام هەندێکیان دەڵێن پەیامەکەی سەرۆکی حکوومەت لە بریەوەی کێشەکان چارەسەر بکات زیاتری کرد. پەیامێکی درەنگ و خەت بوو، هیچ چارەسەرێکی تێدا دیاریکراوە نەبوو و تیایدا حکوومەت هیچ مەسئولیەتێکی نەکەوت بۆ سەرشان. بەڕاستی ئەمە ناومێدێکی زیاتری لە ناو هاونیشتیمانیانە دروست کرد کە خەڵک چاوەڕوانیە کرد پەیامەکەی سەرۆکی حکوومەت ئومێدی زیاتر تێدا بێت نەک بەم شێوەیە کە گوزەشت. کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم ئەگەرچی بەهۆی ململانی نێوان پارتی و گۆڕانەوە لە لێواری هەڵوەشانەوە نزیک بۆتەوە، بەڵام هێشتا ڕوون نییە ئەگەر کابینەیەکی نوێ پێکهێنرا چوارلایەنەکە گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ ئەم جارش وەک پرسی سەرۆکایەتی هەرێم لە یەک بەرەدا پێکەوە دەمێننەوە یان هەڵوێستەکانیان جیاواز دەبێت. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.